خاوەنی گرانترین سڵاوی جیهانە. هەر سڵاوەکەی جوڵە بە سەدان ملیار دۆلار دەکات. ئەو پیاوە کێیە کە یاری بە ئابووری جیهان دەکات؟ لە جیهانی دارایی و ئابووریدا هیچ سڵاوێکیان لێدوانێک هێندێک قسەکانی جیرۆم پاوڵ سەرۆکی بانکی ناوەندی ئەمریکا کاریگەر نییە. کاتێک ئەو دەچێتە بەردەم مایکرۆفۆنێک، بازاڕەکانی جیهان لە پشکەکانەوە تا درا و کاڵاکان هەناسیان لەبەر دەبڕن. هەر وشێک هەر ئاماژێکی دەموچاو یان هەر گۆڕانکاریکی بچووک لە تۆنی دەنگیدا دەتوانێت لە چەند خولەکێکدا ببێتە هۆی جوڵەی سەدان ملیار دۆلار لە بازاڕەکاندا. ئەمە ژوای کردووە کە سڵاوەکەی یان باواتایەکی تر دەستپێکی قسەکانی ببێتە گرانترین و کاریگەرترین سڵاو لەسەر ئاستی جیهاندا. ئەو 16مین سەرۆکی بانکی ناوەندی ئەمریکایە و لە ساڵی 2018ەوە ئەم پۆستەی وەرگرتووە. سەرەتا لەلایەن سەرۆک دۆناڵد ترەمپەوە دەستنیشان کراو، دواتر لەلایەن سەرۆک جۆ بایدنەوە بۆ خولی دووەم لە ساڵی 2022دا دووبارە هەڵبژێردرایەوە. ئەمەش نیشانی پشتیوانی هەردوو پارتی سیاسیە لە ئەمریکا. جیرۆم پاوڵ بە پێچەوانەی زۆربەی سەرۆکەکانی پێشووی بانکی ناوەندی، دکتۆرای لە ئابووری دانیە و یاسا ناسا لە زانکۆی پرینگستۆن، بەکالۆریۆسی لە سیاست و لە زانکۆی جۆرجتاون بڕوانامەی یاسای بەدەستێناوە. ئەمە وای کردووە کە زیاتر لە ڕوانگەیەکی کرداریەوە سەیری سیاسەتی ئابووری بکات، نەک تەنها تیۆری. و لە ساڵی 2012ەوە ئەندامی ئەنجومەنی پارێزگاکانی بانکی ناوەندی بووە. هێزی پاوڵ لە پۆستەکەیدایە وەک سەرۆکی سیستەمی یەدەژی فیدراڵی ناسراوە بە فێت. ئەو پرسە لە دیاریکردنی سیاسەتی نەختینەی بۆ گەورەترین ئابووری جیهان، بڕیارەکانی سەبارەت بە ڕێژەی سوکاریگەری ڕاستەوخۆی لەسەر تێچوێ خەرزکردن بۆ ملیۆنان کەس و هەزاران کۆمپانیا هەیە. بۆ بەرهێنەران و شڕۆڤەکاران بە وردی چاودێری لێدوانەکانی دەکەن بۆ ئەوەی ئاڕاستی داهاتووی ئابووری بخوێننەوە. بۆ نمونە ئاماژەیەکی بچووک بۆ ئەگەری دابەزینی ڕێژەی سوو دەتوانێت بازاڕی پشکەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بکاتەوە، لە کاتێکدا ئاماژەیەک بۆ بەرزکردنەوەی ڕێژەی سوو لە ترسی هەڵاوسان دەتوانێت ببێتە هۆی دابەزینی زۆر. بەڵام ئەم دەسەڵاتە گەورەیە بەبێ کێشە و ململانی سیاسی نییە. گەورەترین کێشەشی لەگەڵ دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکادا هەیە. ترەمپ خۆی پاوڵی بۆ پۆستە دەستنیشان کردووە. ترەمپ چەندین جار هێرشی تۆندی کردوێتە سەر پاوڵ و بە وشەی نەشیاوی وەک گەمژە و دوژمنی ئابووری ناوی بردووە و تەنانەت هەڕەشەی دەرکردنیشی لێ دەکات. لە بەرامبەردا جیرۆم پاوڵ هەمیشە بە ئارامی پیشیانە وەڵام دەداتەوە و بەردەوام جەخت لەوە دەکاتەوە کە بانکی ناوەندی بڕیارەکانی تەنها لەسەر بنەمای داتای ئابووری و بۆ بەرژەوەندی درێژخایانی وڵات دەدات، نەک لە ژێر فشاری سیاسی کورتخایاندا.